من ژاڵم قوتابی پۆلی دوازدەم لە خولی هاوینەی کلێڤە بەشداریم کردووە. لێرە باشترین ستافی مامۆستامان لەگەڵا بۆ ئەوەی من هەستاوە بکەین. ئێوەش وەرن بەشدار بن تا کات ماوە. من قوتابی ئاریاس ئەنوەر بۆم ساڵی هاوینە باشترین پەیمانگام هەڵبژاردووە کە پەیمانگای کلێڤە. من قوتابی ڕاز ڕەزوان بەشداریم کردووە لە خولی پۆلی دوازدەی ئامادەیی لە قوتابخانەی کلێڤە. مامۆستاکانمان زۆر باشن و کەشێکی گونجای خوێندنمان بۆ ئامادە کراوە. هیوادارم ئێوەش بێن بەشداری بکەن وەکو ئێمە سوودێکی زۆر باشتان پێدەگەیەندرێت بە دڵنیاییەوە لە مامۆستای باش و کەشی خوێندنی گونجاو.